خۆشم بە بۆنەی ڕۆژی جلی کوردی هیوادارم هەموو ساڵێک ئەو ئاهەنگە دووبارە بێت. ئەمڕۆ لە قوتابخانەکەمان ئاهەنگێکمان چێرا بە بۆنەی جلی کوردی من لە نمایشەکە بەشدار بووم بە نمایشی برا پێشمەرگەکان هیوادارم هەموو ساڵێکە ئاهەنگن بەردەوام. ئەمڕۆ لە قوتابخانەکەمان چەند فیستیڤاڵمان ئەنجامدایە وەکو فیستیڤاڵەکە نمایش بوو جلی کوردی بوو بە بۆنەی ڕۆژی جلی کوردی مام. بەڕێزان ئێساش وتاری بەڕێز مامۆستا کامەران سەرۆکی دقیەتی مامۆسایانی کەرکووک باش سەڵاو و ڕێز بۆ مامۆستایان زۆر بە خێراکردنی میوانە بەڕێزەکانەکەین. بە بۆنەی ڕۆژی جلی کوردیەوە هیوادارم ئەم ڕۆژە گەشاوە بێ و لە ژیانی گەلی کووردا پیرۆزبایی گەلی کوردەکەم هەردەم سەرکەوتوو بنی ئینشاءالله. ئەمڕۆ لە کەرکووک ئەمیادە دەکەینەوە ئومێدەواری ئەم ڕۆژە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو نەتەوەکانی تر. ئەمریکەمە گەلێک کۆرن دەستیت هەین و گەلێک کۆرن وەیەکی دیژی و مەزۆدژی هەروسۆیە ئینۆی زۆدن فلکلوری و کۆرن فلکلوریژی هەروسۆیت هەین ئەڤە هەمیژی و سەیدای پۆری کۆری و سەیدای هەیدەر بوو ئەگەر ئەونا بۆ مە ئەفرۆژە هوسۆ بۆش نەتگێڕن بۆ مرۆڤی گەلێک خوشک و مرۆڤ جلکێن نەتاوێ خوب کاتە بەرخوک و ڕژێکۆ یا تایبەت هەبیتون و مرۆڤ ڤۆن جلکۆ بکاتە بەرخوک. از گلک کیف خوشم افریقل قطابخانه ما هیوی جل روزا جلوبرگ نشتیمانی گراندیه ما گلک کارجی که تایم کی کار دستی و گلک کارندی. هەستن بە ئەنجامدانی ئەم چالاکیە کە ئەم چالاکیش کۆبێتەوە لە ڕۆژی ئافرەتانمان بیر نەچێکە 8 مارسە و دەی مارسش ڕۆژی جلی کوردیە کردومانە لە دەی مارسا ئەم چالاکیەکانمان پێشکەش کردوون کە ئەمەش خستنە ڕووی بەهرە و توانەکانی قوتابیانە کە بە گشتی پێشانگاکە پێکدە لە پێشانگایەکی هونەری و زانستی و کلتوری. ئەمڕۆ بۆنەی دەی مارسەوە ئەم ئاهەنگەمان ڕێخستووە چەندی چالاکی جۆراوجۆرمان کردو دەربارەی بۆ دەی مارس و هەر ژوورێکمان جیایە سەرتا بۆ بڵێ هەر ژوورێک کە ئەگەڕێنەوە هەمووی بەشی فیزیا و کیمیا و کوردی و ئەحیاومانە هەمووی جیایە چەندی چالاکی جۆراوجۆری تێدا ئەنجام دەدرێت.